بۆنەکە لە پارێزگای لاپور سازکرا کە بە پارێزگای مەیمونیش ناوبانگی هەیە کە هەزاران مەیمونی مەکاکیوس کە قژاڵ دەخۆن هەروەها بەناوی مەیمونی کلکدرێژیشەوە ناسراون لێرە دەژین. مەیمونەکان بەناو شارەکەدا ڕادەکەن، خۆیان بەسەر بیناکاندا هەڵدەگەڕێن و خۆیان هەڵدەدەنە سەر شانی میوانەکان. زۆربەیان بێزیانن بەڵام هەندێکیان گاز دەگرن. هەندێک جار زۆر کەم گاز دەگرن لەبەر ئەوەی هەر دوێنێ یەکێکیان گازی لێگرتم ئاوا بوو تووشی سەرسوڕمان بووم بەڵام هەست دەکەم ئەوە خراپەکەیان بوو جۆرەکەیان کەمە بەڵام ئەوانی دیکە لە ڕاستیدا زۆر باشن و هاوڕێ بوون کەواتە بڵێ زۆر مای خۆشین بەڵام لەو باوەڕەدام کە هێشتا دەبێت کەمێگوریابیت. ئەم ساڵ بۆ فێی خواردنەکە هەر سازکرا سەرباری ئەوەی تایلەند تەعزێبار بوو بە لەدەستدانی پاشا بۆمبۆڵ ئەدۆلیاچ کە لە مانگی دەدا گیانی دەستداوە. ڕێخەرانی بۆنەکە دەڵێن کە بۆنەکە خاو بۆتەوە وەک ئاماژەیەک بۆ ڕێزگرتن لە ماوەی ئەو تەعزێباریە کە ساڵێک دەخایەنێت. بەهۆی مردنی پاشاوە ئەم ساڵ هێشتا هەر تازێبارین لەبەرەوەی بەردەوامین لە فێستیڤالەکە بە شێوازێکی گونجاو ناکرێت ئێمە ئەم ساڵ سازی نەکەین لەبەرەوەی بە درێژایی ئەو 27 ساڵی پێشوو ئەنجاممان داوە لە 28مین ساڵیدا بە شێوازێکی گونجاو و ئەنجاممان داوە ئەم ساڵ لە چاو ساڵی پاردە مەیمونەکان زۆرترن لەبەر ئەم هۆکارە ئێمە میوەهاتمان بە 3 بار هەڵگر بۆ هێناون و خستومان نەتە بەردەستیان لە تەواوی شارەکەدا. نزیکەی 3000 مەیمون لە ناو شاری لاپوردا هەن و ڕێخەرانی بۆنەکە دەڵێن کە 7000 مەیمونی دیکە لە دەوروبەری پارێزگاکە بڵاو بوونەتەوە.